مەترسی نەبوونی یاسا لە پەرلەمان لە باشووری کوردستاندا چ مەترسی گەلێکی دەبێت بۆ دەستکەوتەکانی ئێستای باشووری کوردستان؟ بڵێ پێشەکی سلااو ڕێزم هەیە بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویست دەمەوێتەوە بڵێم کە ئەو ستاتیۆیە کە لە باشووری کوردستان دروست بووە ستاتیۆیە کە ڕاستە لە ڕاپەڕێنی نۆتێک دەستکەوتێکی گەورە بوو بۆ خەڵکی کوردستان، بەڵام دوای ئەوە کە ئەو هێزە سیاسیانەی کە لە باشووری کوردستان حاکم بوون نەیانتوانی ئیرادەی سەربەخۆی خۆیان پارێزن کەوتە باوەشی داگیرکردنەوە و ئێستاکە ئێمە دەبی دان بەوە دابنێن لە باشووری کوردستان بە هیچ شێوەیەک ستاتیۆیەکی سەربەخۆ نیە، بەڵکو بریتیە لە ئیرادەی دەوڵەتی تورکیا. دەوڵەتی تورکیا ئێستا باشوور لێ دەخۆڕێ بە حکمی ئەوەی زۆری کۆنتڕۆڵی هەموو جونگەکانی ژیانی سیاسی و ئابووری و جباچی کردووە بە شێوەیەک لە شێوەکان بۆتە بەشێک لە ئەجندای ئاکەپا وەکو پێشتریش، یعنی لە حکومەتەکانی پێشووتریش پارتی بەشێک بووە لە ئەجندای سیاسی دەوڵەتی تورک. ئێستا کەس دەتوانین بڵێن ئەو ستاتیۆیەکی داگیرکراوە 18 بارگەی سەربازی تێدایە، ئەوەی کە ئێستا حکمڕانی باشووری کوردستان دەکات خۆسڵخانی تورکیا دەوڵەتی سەردەغانە. کاگنیاز لە باشووری کوردستانە لە پەرلەمانی هەرێمدا یاسایەکی وا هەیە کە شەڕی ناوخۆیی لە هەرێمی کوردستان قەدەغە کراوە. ئایا ئێوە پێتان وانە کە فەلەتکردنی واتە پەکخستنی پەرلەمانی هەرێمی کوردستان ئەمە زمینە خۆشکەرێک بوو کە سەرەتا دەست پێکراوەکو پرۆسایەک بوو ئەوەی کە ئەو ڕەوشەی ئەو دۆخێکی ئێستا لە باشووری کوردستاندا قەوماوە بەدی بێت، ئەمە واتە لە ساڵانی پار و پێرارەوە ئامادەکاری بۆ ئەم دۆخە ئێستا دەکرێت؟ بەڵێ ڕاست دەکەی ئەوەی کە ئێستا ئەو مۆدێلەی ئێستا لە باشووری کوردستان بەڕێوەدەچی هەمان مۆدێلە کە ئێستاکە لە ئەنقەرە بەڕێوەدەچێت، ئەوەی لە هەولێرە لە ئەنقەرە هەیە. لە ئەنقەرەش بە هەمان شێوە پەرلەمان بە شێوەکان پەخراوە و ئازادیەکان داگیر کراوە، پەرلەمان ڕۆڵی نەماوە. مەسەلەی دیکتاتۆرێتی ئەردۆغان باڵی شێشاوە بەسەر هەموو بڕیارە سیاسی و ئابوووریەکانەوە و ئەوە ڕەنجی داوەتەوە لە باشووری کوردستان. وەکو باسیشمان کرد باشووری کوردستان بەشێکە لە ئەجندای ئەردۆغان و دانەبراوە، یعنی هەر بڕیارێکی سیاسی و ئابووری و جباتی لە ئەنقەرە دەرەچێ لە هەولێر دەبێت جێبەجێ بکرێتن. مەسەلەی پەرلەمانی کوردستان و دام و دەستگای ڕسمی ئەوە ڕێگر بوو لە بەردەم پارتی، بۆیە کۆدەتای بەسەر پەرلەمان کرد بۆ دەنجی خەڵک کاریگەری نەبێ و بەتاقی تەنیە ئینفراد بکە و سیاسەتەکانی تورکیا جێبەجێکاتن. ئێستا ئێمە دەبێ دام بۆ دابنێن کە نە حکوومەتی هەرێم بوونی ماوە هەروەها پەرلەمان بوونی هەیە، تەنها ئێستاکە کۆمەڵەکن ڕایدارانی پارتی بە تەنسیق و بە هەماهنگیشی. باشە کاگنیاز لە ئەو خاڵێکەوە خۆتان ئامۆژتان پێکرد کە پارتی دیموکرات وەکو پاشکۆی دەوڵەتی داگیرکەری تورکیا و بە ئەجنداتی تورکیا ئێستا دەستی بەو هێرشانە کردووە لە باشووری کوردستاندا و ئامادەکاری دەکرێت هێرشی بەرفراوانتریش بکرێت. ئایا ئەم ئێوە داهاتووی پارتی دیموکرات بەم شێوازە بە ئەم ڕێبازەیە کە ئێستا گرتوویەتە بەر و لە مێژویشدا هەردیسان ئەو ڕێبازەی بەردەوام کردووە و پێشینەیدا هەیە، بەڵام ئێستاکە ئێوە پارتی دیموکراتی کوردستان بەرەو چە ئاکارێکدا دەبینن، بە چە ڕێگەیەک بە چە ئاکارێکدا دەڕوات؟ بڵێ دەرەنجامی ئەو سیاسەتی پارتی کە بەردەوام بەڕێوەدەوە ینی ڕەخنەشم هەیە لەسەر نەک پاشکۆیە بەڵکو هەر بەشێکە، یعنی بەشێکی بچووکە وەکو بڕغیەک لە مەکینەیەکە پارتی، ینی پارتی وەکو هێزی سیاسیش ناتوانێت حسابی بۆ بکەیت، وەکو هێزێکی کوردیش ناتوانێت حسابی بۆ بکەیت. بە حقیقەت دەکرێت وەکو گروپێک ناو ئەکەپە، یعنی بە هەمان شێوە دەتوانێت وا حسابی بۆ بکرێت و وردە ینی دڵنیام لە ناو خودی پارتیش یعنی ناڕەزایەتی هەیە، چونکە بەڕاستی ینی پارتی نەک هەرمەترسیە لەسەر گەلی کوردستان و هەر چوار پارتی کوردستان و ناوچەکە،
بەڵکو مەترسیشە لەسەر ناو خودی خۆشی یعنی توکە بەڕاستی ینی کەسێک ینی ئەو ڕەوشە سیاسی و ئەمنی کە پارتی خۆڵقاندوێتی لە باشووری کوردستان ینی بەرۆکی پارتیەکانیشی گرتوتەوە ینی ئەو نائستقراری کە ناو پارتی هەیە ئێستا باشترین بەڵگەشمان بۆ ئەوەیە پارتی لە بێکەسی لە ڕێگای تورکیاوە داعشەکانی جەرابنووسیانینەوە ینی ئەگەر هێزی هەبێتن و بتوانێتن شەڕی پێ بکاتن ناچێت لە دەرعی فورات و داعش لەوێ لە جەرابنووس بێنن کەواتە ئەوانەی کە بەشداری دەکەن ئەوانە ئەو عەرەبانەی کە لە زمنی وەکو بەغەدر ناوێت لە ناو پێشمەرگەی عەرەب ئەوانە کە پێشتر لەگە داعش تەنسیقا هەبووە و ینی بەشداری فعلیان کردێ بە کۆمەڵکوشکردنی خەڵکی شنگال. کاکە نیازەوە ئاماژتان بەو خاڵی کرد کە بەم هەوڵانە پارتی دیموکراتەوە بۆکو بەشێک لە تورکیا دەیبین نەکو پاشکۆ باشە ئەم هەوڵانێکی سە پارتی دیموکرات دەیدات و ئەو هێزی تورکیای هێنا و ئامادەکاری بۆ هێرشێکی بەرفراوان دەکات لە ساڵەکانی 91 هەتا کەتی 97 هەر هەمان شتی دووبارە کردەوە لە باشووری کوردستاندا هەمان شێوازی هەمان ڕێبازی بەکارهێنا. ئایا ئێستاکە ئێوە پێتان وایە کە زەرمەندی سەرەکە کێ دەبێت و چەند لایەنێک دەبێت؟ ئایا پارتی دیموکراتی کوردستان بەم شێوازە زەرمەند دەبینی یا کەتی لایەنە بەرامبەرەکەی؟ دیارە ینی هیچ گومانی تێدا نیە پارتی دیموکراتی کوردستان ینی بەڕاستی پارتیان ئەو بەشەی کە لە ناو ئەکەپێ ینی ئەوە زەرمەندی یەکەم دەبێت و ینی گەورەترین زەرەر دەکەوە دیارە خەڵکی باشووری کوردستانیش زەرمەندی دوم دەبن چونکە مانێ نەمانوێت ئێستاکە ئەو بەهاژارکردنەی خەڵکی باشووری کوردستان بەشێکە لە ئەزندای تورکیا ینی هەروە شتێکی لە خۆڕانیە معقول نییە ملیۆنە هەزار بەرمیل نەود ڕۆژانە بڕوە داهاتەکەی دیار نییە ینی موسە بۆ خەڵک نییە ینی ئەو پارە بۆ کوێ دەچێت ینی دەبێت خەڵک ئەو پرسیارە بکە دیارە ئەم پارتی ئەوەی کە تەشجیعی کردووە ئەم پێشەرکاریانە بکە یاخود ئەوە خۆی باوێتە باوەشی دەوڵەتی تورکیاوە ئەوە بێدەنجی لایەنەکان کێە بە تایبەتی یەکێتی و گۆڕان و ئیسلامیەکان ینی ئەوان پارتیان وا کردە کەڵەکە بە شێوەیەک لە شێوەکان ینی بە پاساوی جیاجاوە و پاساوی زۆر لاواز ئێوە ئێستاگە ئەو لایەنە سیاسەتێک ئاماژەی پێ دەکەن بێدەنگیەکی سەرساماوەریان هەیە لە باشووری کوردستان لە هەمبەر ئەو هەڵوێستانەی پارتی دیموکراتی کوردستان عێراقکە لە باشووردا بەتایبەت لەسەر شەنگەل پەیڕەوی دەکات بێدەنگی ئەوان چەندە مەترسیدار دەبینن لە ئاڵۆستەرکردنی و لە قوڵترکردنی ئەم دۆخە؟ زیاتر تاوانبارترن لە پارتی لەبەرەوەی ئەوان پاداشتی جەلات دەکەن و ئەو بێدەنجەیە کە دەڵێن ئێمە بێلایانی تەمان بێلایانی لە حاڵەتێکی وادا ینی گەورەترین پاداشە بۆ جەلات و ئەو هێزانەی بەتایبەتی گۆڕان کە دوێنێ بەیاننامەیەکی دەکردووە باس لە بێلایانی خۆی دەکات ئەوە مونتەهای سوکایەتی کردە بە دەنجی 5 ملیۆن کەس ینی گۆڕان ئەگەر ینی زەڕەیەک التیزامی هەبووە بە دەنگدەرانەکانی خۆیەوە بە هیچ شێوەیەک ینی نەدەتۆ ژێرباری ئەو چەمکە بێلایانی ینی تەرەفداری پارتی و پاداشکردنی پارتی و بەڕاستی ئەوە کارەساتەکەیە ینی خەڵک شقام لە باشوور ورژاوە هەموو خەڵک دژی ئەو شەڕەیە کە پارتی دەی سەپێنی بەسەر شنگالێکە تەواوکردنی ئەو کۆمەڵکوژەیە کە ئاکەفە داعش ناتوانانی تەواوکەن بە حکمی تەدەخولی گەریلا و یەپەگە و دواتر دروستبوونی یەبەشە و یەژەشە ئێستاکە دەیەوێت لە ڕێگای ئاکەفە داعش و ئەو گروپانەی کە وەکو باسمان کرد ئەو داعشانەی ئەو هاوکارانەی داعش ناوچەکە و لەگەڵ هێنانی داعش لە جەرابلوس و دەوڵەتی تورکیا و بەمیت و بە سوپاوە بە زێرەبانی خۆیانەوە دەیانەوێت ئەو کۆمەڵکوژێ بەردەوام پێ بدەن یعنی بێلایانی ئێوە هیچ پەیوەندی ئەو هێرشکردنەی بۆ سەر شنگال لەگەڵ ئۆپراسیۆنی مووسڵدا کە داعش تەنگاو بووە لەوێدا پێکەوە دەبینن هیچ پەیوەندیان هەیە هێرشکردنی دەوڵەتی تورکیا بۆ سەر شنگال و ئۆپراسیۆنی مووسڵ؟
بەڵێ یەکێ لەو هێرشەیە بۆ دروستکردنی کۆریدۆرە بۆ دەستباسکردنی ئەو فەرماندەی ئەو تیرۆسانی داعش بە شێوەیەکان بۆ بەرەو تورکیا چونکە بەڕاستی چەندە تورکیا هەوڵیدا لە منبەج ینی منبەج و شنگار ناتوانین لێک جیاکەینەوە یعنی چەندی هەوڵدا لە منبەج ئەو کۆریدۆرە بێتەوە تا ڕقا بەڵام ئێستاکە بە شێوەیەشی ینی دراماتیکی ئەوەندەش خێرا توانرا ئەو ڕێگای لێ بگیرێ ئێستا دەیەوێتن لە باشووری کوردستان لە شنگال کۆریدۆرێک دروستکە تەلعفەر و مووسڵ ئەو کەسانەی کە دەتوانێت دەیانەوێت بە تایبەتی تیرۆریستانی داعشی بیانی لە ڕێگای ئەو کۆریدۆرەوە دەربازی کاتن. زۆر سپاس بەڕێز نیاز حامێد چاودێری سیاسی لە باشووری کوردستانەوە کە لەگەڵمانە دابووی ببوون کاتەکەمان زۆر تەنگە زۆر سپاس بۆ بەشداربوونتان.